کە هەموو ڕۆژانی پێنجشەمەیەک کاژێر 4 و 8 خولەک پێشکەش دەکرێت بە بابەتی گرنگ و کاردانەوەی زۆر ئەوانەی کە لە نێو هاونیشتمانیاندا کاردانەوەی هەبووە لەگەڵتان دەبم. ئازیزان، ئەم بەرنامەیە تایبەتە بە باسکردنی ڕووداوێکی گرنگ و سەرنجڕاکێش کە کاردانەوەیکی زۆری لای هاونیشتمانیان هەبووە و خەڵکی بۆ چوون و قسەی خۆیان لەسەر کردووە. میلی رادیۆکانتان مەگۆڕن و ئەم ئێوارەیە دەمەوێت باسی کاردانەوەکانی کۆچی دوایی هونەرمەند ئاکتەر و شانۆکار پشتیوان نووری بەدەوی ناسراو بە ڕزگاری گەردەلول لە نێو ژانرا ڕۆژنامەوانیەکان بە تایبەتی وەب و تۆڕە کۆمەڵاتیەکان بکەم. سەرەتاش سەرنجتان بۆ گوتەی خێزانی پشتیوان بەدەوی ڕادەکێشم کە لە ڕۆژی کۆچی دوایی هاوسەرەکەی بۆ ڕووداو کردوێتی. هیچ نەخۆشیەکی نەبوو، مێردم عیبی نەبوو، چەڵدەی دڵێ یا لە خۆیەوە چرای ماڵم کوژایەوە، پشت و پەنام نەما، کەسم نەما. ئەو مێردە باشەم ڕۆی، ئەو هاوڕێی شەو ڕۆژەم ڕۆی، زۆر وێرانم، زۆری ترتەواو من نابەوە بۆ کەسەی جاران. نازانم چی بکەم، چی بڵێم، هیچ شتێکم پێ ناوترێ. هەندێک بەرهەمی تری بەدەستەوە بوو، چی بوو؟ بمرم بەیەکەوە تەمسیلمانە بوو، ێژەدانە بەزیوە پشتیوان تۆ نایبینیەوە، چی بکەم؟ بەڵێ بەیەکەوە درامایەکمان هەبوو، ناوی هەمووی بیرچۆتەوە، نازانم درامایەک بوو، ناوی سەراب بوو، شەدانە بەزیوە، چی بکەم؟ نازانم بڵێم چیچ ناتوانم بە دانەر قسە بکات خوا. کاک دانەرە دەبێت ئێرە چی بکەم؟ وەکوێکی لە هاوڕێنزەکانی کاک پشتیوان ڕێسی بیسەرانی بەڕێز، یەکێک لە هاوڕێکانی پشتیوان بەدەوی لە ڕۆژی کۆچی دوایەکەی قسەی بۆ ڕووداو کردووە کە هاوڕێکی زۆر نزیکی بووە و ئەمڕۆ ئێستا لە ڕادیۆی ڕووداو قسەمان بۆ دەکات. لە 6 ساڵێ و من و کوڕە ڕەفیقی لازم باوەڕێ بێ، نازانم چی بڵێم، شتێک چارەمان ناکرد، ماوەیتمانە بوو سبەی بەیەکەوە دانیشتین، عەسرانە چوومە لای، نازانم گلەی لە کەس ناکرێ، مردنە بەدەست کەس نییە، بەڵام مردنێکی جەرگ بڕە زۆر ناوە لێ بردنەکەم، چی بڵێم، یعنی مادەم هاوڕێی نەخۆشی نەبوو پێشتریا هەر لە ئەڵا نەخۆشی چییە، دەمومان تەبیعی، نازانم شتێکی سیر بوو، بەڕاستی دوێنێ قسەیان لەگەڵا کردبوو جەمان، ماعیدمان نەبوو یەک ببینین، نازانم وەڵی کەس نازانێ بە قورعان. بیسەرانی بەڕێز، ئەم بەرنامەیە بە میوانداری دکتۆر نیازنووری نەقیبی سندیکای هونەرمەندانی کوردستان دەبێت و باسی کاردانەوەکان و ئەو قسانەی کە لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەوەی کە لە نێو خەڵکیدا زۆر بڵاوبووتەوە لەبارەی کۆچی دوایی هونەرمەند پشتیوان بەدەوی لە ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت و پرسیار ئاراستەی بەڕێز دکتۆر نیاز دەکەین. دکتۆر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش، ئایا کۆچی دوایی هونەرمەند چ کاریگەریەکی لەسەر بەرەو پێشچوون یاخود کاری هونەری دەبێت لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس بۆ یەکەم من دکتۆر نیم و دیارە باڵە زانیارەکەتان وەرگتووە. بەڵێ. دووەم بێگومان لە دەستانی هەر هونەرمەندێک یاخود هەر کەسێکی ناساو لە کۆمەلگادا کاریگەریەکی لەسەر سەرجەمەندامانی کۆمەلگا بێ بەپی ئەوەی ئەو کەسانە چ ڕەفتار و چ کارەکانیان چەند توانیە کاریگەریان لەسەر هەست و نەست و ویژدانی خەڵک هەبێ. بە لە دەستانی کاکە پشتیوان کەمە کۆسێکی گەورەیە هەم بۆ خانەوادەکەی، هەم بۆ هاوڕێیانی، هەم بۆ هونەرمەندان بەگشتی، بۆشی کە بینیمان کاردانەوەکان وابوو کە خەڵکێکی زۆر لە سەرجەم کوردستاندا نیگەران بوون بەم کۆچە ناوادەی ئەم جوانە مەرگە، کە کامە خۆی بۆ خۆی دەلاتەوادا کە هونەرمەند کاریگەریکی گەوری ناو کۆمەلگای ئێمەدا هەیە، بە تایبەتی هونەرمەندانی کە توانیویانە ئەو ڕۆڵانە بەرجەستە بکەن کە هەست و نەستی خەڵک ببزوێنن و بتوانن کاریگەریان لەسەر ژیانی زۆر لە خەڵکانێکە بێ. دیارە کەسایەتی ڕزگار لە درامای گەردەلوو لە پشتیوانی جوانمەرگ بە شێوازێک کاراکتەرەکەی بەرجەستە کردبوو کە وای کردەوە دوای ئەوەی کە چەند ساڵی چاو درامایە کۆتایی پێ هاتووە، هەتا ئێستاژە و کاراکتەرە لە بیر و هەزری خەڵکدا ماوەتەوە و ئەم کۆچە ناوەختەی کاکە پشتیوان هەموو ئەو یادگاری و
ساتە خۆشانەی درامای جێزەلول هێناوەتەوە بیر خەڵکو بە هەموو خەڵکێک بەسوێ بۆ ئەو لە دەستدانە هەروایەش. زۆر باشە. کاک نیاز دەپرسم ئایا زۆرێک لە خەڵکیش لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەو ڤیددیوانێک کە ئێمە بڵاومان کردێتەوە و هەم لەسەر وێبسایتەکان و لە تۆڕە کۆمەڵاتەکان بەگشتی باس لەوە دەکرێت کە کاتێک کە هونەرمەندێک کۆچی دوای دەکا ئەو کاتێک کە کۆچی دوای دەکا خەڵک بەبیری دێتەوە یاخود باس لە کارەکانی دەکرێت. ئایا بۆچی هونەرمەندان تەنیا لە دوای مردنیان یادیان دەکرێتەوە؟ ئەمە تا چەند ڕاستە؟ مەسەلەی یادکردنەوە شتێکە و باسکردنی کاری هونەری شتێکە. دیارە هونەرمەند بە کارەکانی لە بەرچاوی خەڵکی ئەمێنێتەوە و بەوەی ئەوەی کە کاری هونەری لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی بەردەوام نییە، بە تایبەتی کاری دراماکان کاری پسرپسڕە و هەندێک درامای تایبەتی کاریگەریان لەسەر خەڵک دروست کردەوە، بۆیە زۆربەی جارە و کەسایەتیانە هەر لە زەنی خەڵکە ئامێنێتەوە. بەردەوامی و مانەوە لە زەنی خەڵکو لە بیرەوەری خەڵکە بەهۆی کاری هونەریەوە، نەک بەهۆی ئەوەی کە بەردەوام تۆ خەڵکێک لە بەرچاوت دێوەکو کەسێکی ئاسایی. یادکردنەوەیان و بیرهێنانەوە ئەوە دەستگاکانی ڕاگەیاندنە کە جەخت لەسەر ئەو حاڵەتە ناکەنەوە و زۆربیان کێوڕچیانە بۆ ئەوەی کە تەختەی میدیایی بۆ ئەو کارە ساتانە بکەن بە تایبەتی بۆ ژیانی هونەرمەندان کە مەشتەکە لە هەرێمی کوردستانە نییە، بەڵکو لە هەموو دنیا وایە کۆچی ناودارەکانی هونەرمەندان لە بوارە لە هەموو بوارە جیاجیەکانە ئەبێتە هەواڵێکی گرنگی ڕۆژنامە و سایت و کەناڵەکانی میدیا کە گرنگێکی زۆری پێدەن و لەو کۆچی دوایەوە جارێکیکە پانۆرامای ژیانی لە کارە هونەرەکان و ژیانی ئاساییە دەخەنەوە بەردەستی بینەدان و خەڵکی دەویستێتەوە. باشە کاک نیاز باسی ڕاگەاندنت کرد. پێت وایە کە ڕاگەاندنی شێکێکە لەو هۆکارانەی کە هونەرمەندی پشتگوێ خستووە لە کاتی کارکردنەکەی لە کاتی کارەکانیدا بۆ نمونە کە کەسێکی ناسراوی وەکو ڕزگاری گەردەلول کە لە نێو خەڵکداوە ناوبانگی دەرکردو و ناوی بڵاوبۆتەوە کاری جوانی هەبوو یەکێک لەو درامانەی کە خۆشتان باش دەزانن درامای گەردەلول بوو کە بینەرێکی زۆری هەبوو و خۆشی دەورێکی باشی ئەگێڕە. ئایا ئێوە پێتان وایە ڕاگەاندنیش ڕۆڵێکی نەرێنی دەبینێ لەم نێوەندەدا لە خزمەتکردنی خود کارەکانی هونەرمەند لە کاتی کارکردنیاندا؟ بێگومانم کارە دوولایەنەیە. هەندێک لە ڕاگەیاندنەکان خزمەتێکی زۆر بە کۆمەڵە هونەرمەند دەکەن کە لەوانەیە قەبارەی زۆر گەورەیانە دەنێت کە زۆر لە قەبارەی خۆیان گەورەترە و هەندێک هونەرمەندی بازبوون و بەتواناشەیە ڕاگەیاندنەکان وەکو پێویست کارەکانیان بەرجەستە ناکەن و پیشانی خەڵکی نادەن. ئەمە کارێکی دوولایەنەیە بۆ دوو حاڵەتکە ڕاستە. بەداخەوە کە زۆربەی کەناڵەکانی ئێمە کەناڵی هەواڵی و کەناڵی سیاسین کەناڵی کورساتی لێ دەرچێت کە تایبەت بووە بە کاری هونەری و کارە کەلتورەکان و یەک دوو کەناڵی کەشمانەیە لەو بابەتانە، بەڵام لەوە چێ نەیانتوانیوە بەو دەرەجەیە لە ناو خەڵکە بەربڵای خۆیان پیشان بدەن. زۆربەی کەناڵەکانی کە کەناڵی هەواڵی سیاسی و ئەخباری سیاسی و ئەجندای تایبەتی خۆیان هەیە. ئەم شتانی کە لەسەر هونەرمەندانێک کە یاخود تەختی شتەکانیانەکەن ئەبێتە شتێکی عابر، یعنی شتێکی هەروە سەرڕێ سەرپێیە لەسەر کارە هونەرەکانەکرێ بەدەر لە ململانەی ڕاگەاندنەکان بۆ دەرخستن و خۆ دەرخستن و سپۆنسەری کارە هونەرەکان کە ئەمەش بەڕای من هیچی بۆ خزمەتی هونەر نییە، بەگشتی زیاتر بۆ خزمەتی سیاسەتی کار خۆیانە. باشە کاک نیاز ئێوە وەکو سندیکای هونەرمەندان ئایا پێتان وانییە کە ئێوەش لەو بینەدا کەمتر خەمن بۆ ئەوەی کە کارەکانی هونەرمەند یاخود ئەکتەر یاخود سینارست و سینەماکار بەرەو پێشەوە بڕات و ئایا وەکو سندیکای هونەرمەندان ئێوە چیتان کردووە بۆ کارەکانی هونەرمەندان لە باشووری کوردستان؟ ئەگەر ئێوە کەمتەرخەم بنێمە کەمتەرخەم نین. کاری ئێمە و کاری میدیا دوو کاری زۆر جیاوازە. ئێمە سندیکایەکی پیشەین، کار لە بواری پیشەی بۆ هونەرمەندان ناکەین، کارەکەین بۆ بەدەستهێنانی مافەکانی هونەرمەندان و مافی هونەری بۆ هونەرمەندان. کاری ئێمە و کاری دوو جیهانی زۆر جیاوازە. ئێمە بۆ ئەرکەی کە لەسەر شانمانە بارکەکانمان بە پێی توانای خۆمان هەڵساوین و بە بڕای ئێمە هیچ درێخێکمان نییە بەرامبەر بەکاری هونەرمەندان. ئەو هەوڵانەی کە ئێمە داومانە بە تایبەتی بۆ دەرکردنی یاسای مافی دانەر و مافاوسەکانی کە یاسایە کە مافی هونەرمەندان و مافی کارە هونەرەکان ئاپارێزت لە هەرێمی کوردستاندا، ئەوە ئەرکی ئێمەیە. بەڵام ئەوەی کە من لەسەر ڕاگەیاندنەکان بەڕاستی تێبینیم هەیە لەم حاڵەتانە بە تایبەتی لە حاڵەتی مردن، یعنی هەندێک لە کەناڵەکان بۆ ڕوژاندنی هەستی خەڵک یاخود بۆی بە خەڵک بڵێن ئێمە
زۆر پێشەنگین ینی کامێرە بنە ناو تەعزیە و دواندنی خەڵکی زۆر نزیکی لەو حاڵەتانی کە کارەسادی بەسەر هاتووە بەڕاستی بە خەراتی من هەر کەناڵێکی کە کارێکی شیاو نییە ئەکرێت تۆ لەگەڵ دۆست و لەگەڵ هاوڕێ و لەگەڵ کۆمەڵە کەسە زانیاری پێویست وەرگری یاخود تەرۆشی کەناڵەکە بۆ تەختێکردنی هەواڵی کۆچی دوایی هونەرمەندێک ئەماکرێ ئەی بۆچی کە هونەرمەندێک خەڵاتێک وەرەگرێ بەو دەرەجەیە گرنگی پێنادەن ئەی بۆ فێستیڤالێکی گەورە ئەکرێت لەبەرەوەی سپۆنسەرەکەی کەناڵێکی دیاریکراوە هەموو کەناڵەکانی کە هیچ هەواڵێک لەبارەی ئەو فستیڤالە وەکو پێویست بڵاو ناکەنەوە یعنی ئەمانە بلبلانی ڕاگەاندن لەبەرەوەی ڕاگەاندەکانی ئەمە هیچیان ڕاگەاندنی سەربەخۆری و حکوومەتی خۆشمان حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاندنی تایبەتی خۆی نیە نە تەلەڤیزۆنی هەیە نە ڕادیۆ تەواوەتی خۆی هەیە نە دەرگاکانی بڵاوکردنی خۆی هەیە لەبەرەوە ئێمە دابەش بووین بەسەر میزاجی ڕاگەاندنەکانە کە بەپی سیاسەتی خۆیان کارەکەن. هەلو کاک نیاز بەڵێ من دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم لەسەر نووسینێکی ئەکتەری بەناوبانک شوان عەتوف کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ژێر ناوی مەرگی خەوندا نووسیوێتی بۆی مەگرین پشتیتان بگرتایە وەک ئەستێرەیەکی نازدار ساڵی پاڵەوانی فیلمێک بواە بۆی مەکڕوزێنەوە تەلەڤیزۆنەکانتان باشەوانە لە بری ئەکتەری تورک فارس و عەرەبەکان بە پشتیوان بدرەوشایەتەوە بڕۆ ئەکتەری نازار بڕۆ ئەم کەلاوەیە جێبێڵە تۆ چ قسەیەکت هەیە لەسەر ئەم وتەی شوان عەتوف کە لە فەیسبوک بۆ کۆچی دوایی هونەرمەند پشتیوان بەدەوی بڵاوی کردووەتەوە وتەیەکی جوانە ئەوەی کاکە شوان نووسیوێتی ئێمە سەدا سەد ساڵ پشتیەکەین ئێمە لە جاتی سەدان ملیۆن دینار بۆ فستیڤال سەرفەکەین ئەو سەدان ملیۆنە با بۆ بەرەمهێنانی کارە هونەرەکان سەرف بکەین ئێمە لە هەرێمی کوردستاندا چ حکوومەت چوانی کە سپۆنسەری کاری هونەریەکەن ئەگەر بە ژمارە لێکی بدەیتەوە پارێکی زۆر بۆ بواری هونەر سەرف بۆ بەڵام ئەم پارانە چی پێ بەرەمهێنراوە لەبەرەوەی شتێکی مناظەم نەبووە شتێک نەبوو بەرنامە بۆ داڕژراو بێ لەبەرەوە ئەو قسەی شوان زۆر ڕاستە با کەناڵەکەی ئێوە با هەموو کەناڵەکانی دیکە بابێن بەشێک لە پارەکانی خۆیان بدەن بە بەرهەمهێنانی کاری دراما و کاری سینەما و کۆنسێرت و سیدی باوانە بکەن بۆ ئەوەی هونەرمەندەکان هەم کاری هونەری بکەن هەم خۆشی بدەن بە بینەرەکانی خۆیان هەم بتوانن ژیانی خۆشیانی پێدابینکەن هەم شاشەکانی ئێوەش لە جیاتی بە درامای تورکی و مەکسیکی و کۆری و سینی و نازانم ئەم شەشانە پڕەکەنەوە با دراما کوردیەکان ئەگەر ئەم دراما کوردیانش لە ڕووی تەکنیکەوە یاخود لە ڕووی کاری هونەریەوە زۆر لە ئاستێکی زۆر باشی شانە بێ وەکو ئەو درامایانێکە بەڵام کارکردن بەوە دروستە بێت کە تۆ ئیشێ بکەیت و دوان و سیان و چواکە حەتەن لە سێمە بێ لە دووەم باشتر بێت چوارەم لە سێم باشتر بێت تەدەڕۆجە درامای کوردی و کارە هونەرەکانیش بێگومان ئەگەر ئاستێکی باش لەبەرەوەی ئێمە لە بواری دەرهێنان لە بواری نواندن لە بواری کۆمەڵی لە تەکنیکان خەڵکی زۆر بارەدار و بەتوانامان هەیە هیوادارم ئەمانە بخرێنە گەڕ بۆ ئەوەی کاری هونەری بکەن و بتوانن خزمەتی هونەری بکەن. زۆر سوپاس بۆ نیازنووری نەقیبی سندیکای هونەرمەندانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس. عزیزان سەرنجتان بۆ ژیاننامەی هونەرمەندی کۆچکرد و پشتیوان نووری بەدەوی ڕادێکێشم. پشتیوان نووری بەدەوی ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1990 بەشی شانۆی لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی تەواو کردووە. لە چەندین بەرهەمی شانۆی و درامادا بەشداری کردووە. لە ساڵی 1995 پشتیوان نووری بەدەوی ژیانی هاوژینی لەگەڵ خانمە هونەرمەند هەواڵ عوسمان پێکێناوە و خاوەنی دووکچن. هەواڵ عوسمان و پشتیوان بەدەوی لە پەیمانگای هونەر جوانەکان یەکدی دەناسن و لە چەند کارێکی هاوبەشدا بەشداریان کردووە لەوانە درامای گەردەلول کە بینەرێکی زۆری هەبوو کاردانەوەیەکی زۆری هەبوو لەنێو خەڵکدا. پشتیوان کوڕی کەسایەتی وەرزشی ناسراوی سلێمانی نووری بەدەویە جگەلەوەی ئەکتەر بوو فەرمانبەر بوو لە بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانی. ڕۆژی سێشەمە 16 2010 پشتیوان نووری بەدەوی یەکێک لە ناسراوترین ئەکتەرانی درامای گەردەلول لە تەمەنی 40 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی سلێمانی بە جەڵتەی دڵ کۆچی دوایی کرد.
کاردانەوەی کۆچی دوایی پشتیوان بەدەوی لای هاونیشتمانیان کاردانەوەیکی زۆری بەدوای خۆیدا هێناوە بە تایبەت لە تۆڕە کۆمەڵاتیەکان وەکو پێشتروش باسم کرد ئێستا کۆمنتی بەشێک لە هاوڕێیان یاخود بەشێک لە هەوادارانی ئەم هونەرمەندە دەخوێنمەوە کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە پەیجەکانی خۆیان بڵاویان کردوتەوە. لاوین کوردستانی بۆ پشتیوان بەدەوی نووسیوێتی کاک پشتیوان گیان هاوڕێی ئازیزم 4 ڕۆژ پێش ئێستا نانمان خوارد پێکەوە ئای چەندە بەیەکەوە دڵخۆش بووین تۆ بە منت دەوت دەنگت زۆر خۆشە بۆ گۆرانی من تام و چێش لە دەنگت وەردەگرم بەس بەڵێنت پێدام وتت من هەم هەواڵ و هەم منداڵەکانیش دێن و دێم بۆ شەقڵاوە بۆلات و لەوێ بەیەکەوە دادەنیشن خۆشم وتم چاوەڕێت دەکەم و وەرە تاوەکو خزمەتت بکەم کەچی وتیان کۆچی کردووە بەڕاستی ئەم هەواڵە منی گریاند منی تاساند منیش بەڵێنمدا چیتر مایەک نەگرم و گۆرانی نەڵم پاش مردنی تۆ کاکە پشتیوان ئەمە لاوین کوردستانی بۆ هونەرمەند پشتیوان بەدەوی نووسی بوو. سەرکەشکەریم یەکێکی دیکەیە لە هەوادارانی پشتیوان بەدەوی و نووسیوێتی هاوڕێ مخابن بۆ زۆ و چوونە دەرەوە لە ناخەوە خەمبار بووین وەک شێرکۆ ئێژێ لێرە عمری زەماوەند و تەمەنی خۆشیەکان کورتن بەڕاستی تەمەنت کورد بوو بەم کۆچەت تووشی شۆکت کردین ماڵ ئەوە ئارام بنوو. هێژە مەحمودیش بۆ پشتیوان بەدەوی نووسیوێتی خاڵە گیان چی بنووسم چەند ڕۆژێک پێش ئێستا پێت وتم زووەرەوە نەکایەک نەبینینەوە تاسان بەو هەواڵە خاڵ و کەسم هەواڵت هەمویانی هەژاند و ناخمانی پڕ کرد لە گریان و ماڵت ئاوا. ئازیزان ئەمە بەرنامەی ئەمجارەی پۆرتاڵ بوو تاوەکو بەرنمەیەکی دیکە لەگەڵ ڕێز و خۆشەویستی پرۆدیسەر و پێشکەشکاری بەرنامە ڕاوچی حەسەن و هاوکارم ڕێبین ڕوانزی لە کۆنتترۆل زۆر سوپاس بۆ هەمولایەکتان شاد و بەختەوەربن.